پێما بێ ئێوە چەند ڕۆژێکە دەستان کردو بەڕێکاری پێویست بە ڕوبەڕووبوونەوەی ئەو سەوزە و میوانەی کە کاریگەریان هەیە یاخود بە شێوەیەکی تەندروست بەرهەمنێنران بە تایبەتی بۆ نەخۆشی ئەم پەتایی کە لە ئێستادا بڵاو بووتەوە هەوڵەکانی قایمقامیت و لیژنەکانی قایمقامیت چین بۆ بابەتە بەڵێ سپاس بۆم دەرفەتە هەڵبەتە بەداخۆبەوەی هاتنی ئەم پەتا سوکسون ڕوشانەوەی کۆلێراوە کە هەرمی کوردستانی بەگشتی گردوێت و شاری سلێمانی بە تایبەتی دەست بە قایمقامیەتی قەزای مەڵبەندی سلێمانی ڕێکارەکانی خۆپارێزی تونتر کردوێتەوە لەسەر ڕاستخواری بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی هەر لە ڕۆژی پێنجشەممەی ڕابردووەوە سەرجەم تیمەکان ئاگادار کراونەوە سەرجەم چێشخانە و ڕستورانتەکان و کەبابخانە و دوکانی پیزەرەکان و فاسفودەکان ئاگادار کراونەوە کە بە هیچ شێوەیەک هیچ جۆرە سەوزە ماستا و دویەک بەکارنێنن و هەڵمەتەکە سەرجەم لایەنەکان ئاگادار کراونەوە هەڵمەتەکە هەر چڕی هەیە و بەردەوامی هەیە تەنانەت عەرەبانە دەستگیرەکانیشی گرتوێتە کەواتە ئەم هەڵمەتە گژگیرە هیچ کەسێکی لێ بەدەر نییە هەموو شوێنەکانی گردوێتەوە بە پێ جیاوازی بە لە دوایەوە نووسراوێکی ناڕاستەکردنی سەبارەت بە خۆزانی هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی ئەم پەتایە بە بەڕێبەراتی تەندروستی سلێمانی بۆ دوو هۆکاری گەڕێنێتەوە یەکەمیان ئەو سەوزانەی کە بە ئاوی قورس ئاو دەدرێن کە هیچیان تەندروست نین و کۆمەڵە سەرچاوێکی ئاوی شەمعەکانە کە شیاونیە بۆ خواردنەوە بەڕێبەراتی تەندروستی گشتی سلێمانی بەڕێبەراتی خۆپاراستن سەرجەم سەمپڵی لە شەمعەکانی وەرگرتووە بە شەمعەکان شەمعی میریشەوە لەگەڵ شەمعەکانی ئەهلەکانیشە سەمپڵی وەرگرتوون لەوانە 9 دانە شەمعە لە پشکنین دەرنجوە دەست بەجێ ئێمە دامان خستون و تاوکێ سەرژداخراوە هەر لە ڕۆژی پێنجشەمەوە و هەڵمەتی دووەممان دەستپێکردنی لابرنی سەرجەم ئەو شوێنانە بوو کە بە ئاوی قورس ئاو دەدرێنەوە شوێنە کێڵگانە بوون لابرنیان بوو و لە ئێستادا لەم ڕۆبەرز قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی سەرجەم مدیر ناحەکانی ژێر ئیدارەی دەسەڵاتی کاژەڕی کە قایمقامی لەژێر ڕێگەفی قایمقامیەتی سلێمانیان سەرجەمی ڕاستپاردەوە بێبێکەکانی لیژنێکی تایبەتمەند لە سەرجەم بەڕێبەراتیەکاندا بۆ بە دواداچوونی ئەم کێشانە یەکەم ئەرکی ئێمە بە دواداچوونی وردە بۆ تەرکیز کراوەتە سەر دوو شوێن سەرچاو ئاویەکان لەگەڵ خواردنەکانە هەمیان ڕاستپێراون و لە ئێستادا لەسەر فەرمانی بەڕێز قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی دە لیژنە تایبەت کراوە بۆ بوارە لیژنەی بانیان دوای نیۆڕوان لیژنەی شەوانیشمان هەیە کە سەردانی سەرجەم شوێنەکانەکە بە تایبەتی مەطعەمەکان سەرچاوەکان تەنکی ئاوەکانیان سامپڵ وەرەگرن و ئەبێ سەرجەم ئەم شوێنانە سامپڵی لێوەرگێت و لە پشکنی نادەرچێت مەترسی ئەو ئاوە هەیە کە دەچێت بۆ ماڵان نەخێر بەڕێبەراتی ئاوی سلێمانی بەدڵنیایەوە بەڕێبەراتی تەندروستی خۆپاراستن پشکنینی بۆ سەرجەم کردووە دڵنیاشم بەڕێبەراتی ئاوی سلێمانی کێشەی بەڵام ئێمە زۆر جار کێشەکە لە چی ئاوێت لە تەنکی ئەو شوێنە ئابێت زۆر جارەوە تەنکیە بۆهۆی کەمتەرخەمی ئەو بەڕێزانە بۆ ماوەیەکی زۆر ئاویتی ئامێنێت کۆمەڵە بەڕێز هەیە بیری لەگەڵ ئاوی میریا بەکارێنێت کلسەکات ئەمانە هەمووی هۆکاری سەرەکیم بۆ بوون بۆیە هەڵمەتەکەی ئێمە دەستپێکردنە و گەڕان و پشکنینە بۆ تەنکی ئاوەکانی خواردنگاکان و چێشخانەکان کاگرەکان پێشتریش لەناو خەڵکا زۆر باز لەوە دەکرا وەکو دەنگۆیەک دەوتراکە ئەو سەوزەی کە لە تانجەرۆ بەرهەمێنرێ بە ئاوێکی قورس بەرهەمەیانرێ سەوزەکە کە ئەم دەنگۆیانە بڵاو دەبەوە لیژنەکانی قایمقامێت بۆچی زووتر ئەم هەڵمەتیان دەست پێ ناکرد بە لەوەی کە نەخۆشیەکە و کاریگەریەکانی بەسەر هاوڵاتیانەوە دەرکەوێت ئێمە دەستمان پێ کردووە بەڵام هەر بەردەوام و خۆت زانی کە ئەم دیاردەنە بەردەوامە بێ بەڵام لە ئێستادا پەتایەکەیە وەبایەکەیە بۆیە ڕێکارەکان تونتر کراوە ئەژنا بە بەردەوام سەردانی ئەو شوێنانە کراوە و ڕێکاریشان بەرامبەر گیراوەتە بەر لێسادا سەمپڵی سەرجەم سەوزەکان لە ناو عەلی سلێمانیە لەسەر ڕاستپاردەی بەڕێز قایمقامی قەزای مەڵبەندی سلێمانی لەم ڕۆدا نێراون بۆ پشکنین لە ناو عەلی سلێمانیدا تاقیگەیەکەیە کە کۆمپانیاکە تاقیگاکات بەبێ بەرامبەر هەموو سەوزەکانی سلێمانی لەسەر ڕاستپاردە فەرمانی بەڕێز قایمقامی سلێمانی ئەو سەوزانی کە ئەچێتە ناو عەلوی سلێمان و پشکنینیان بۆ کرێ بەبێ بەرامبەر و بەڕێزیشان هاوکارمان بوون و سەمپڵ وەرگیرەوە لایەن لیژنەی عەلوەمانەوە سەرجەم ئەو سەوزانە و نەتیجەکەشی لە کەمترین ماوەیە دەرەچێ لە پشکنینی بەکتەرۆلۆجیا کە بزانین ئەم سەوزانە شیاون بۆ خواردن یاخود نەشیاون بۆ خواردن ئەگەر هاتوو لە دەرنەچوون لە خۆرا دەست بەجێ قەدەغا ئاکرێت و سەرجەم سەوزە فرۆشەکانی ناو بازاڕێک بە تایبەتی بەردەمی بەلەدیەکە ئەو دوکانانەی تایبەت بوون بە سەوزە فرۆشتن ئاگادار کراونەوە کە ئەبێ ئەو سەوزەی کە هێنرێت بە هەموو شێوێک لێرە بە هەموو هاوڵاتیانی ڕاگەرین کە هەموو جۆرە سەوزەیەکی تانجەرۆ شیاونی بۆ خواردن باشە سەرچاوی سەوزەی سلێمانی
لێکیەوە دێتە ناوش بازارەکانەوە تەنها تانجەرۆ یان کوێتی کە نەخێر دوسێ شوێنی کەشمان هەیە بۆ نمونە کە نەسوورەمان هەیە ئاواڵمان هەیە ئەوانش ئەمانە سەحین ئەبێ بگەڕین بە دوای بزانین سەرچاوی ئاوەکانیان وەکو ئاماژەم پێکراوانی تانجەرۆ هیچیان نەشیاون لەسەر ئەوەی کە بە ئاوی قورس ئاو دیێری بکرێت و ئاو بیرێت شیاونێ بۆ خواردن باشە کاکرەکان بەست لە سەرچاوی ئاو کرد بۆ پێدانی ئەم سەوزانە یاخود ئاودانی ئەم سەوزانە هەرێمی کوردستان بە دیارکەوی گەرباسی سلێمانی بکەین سەرچاوی سەرەکی بۆ پێدانی ئاوی پاک بە سەوزە و میوەکان لەکوێوە دابینەکە دوو جۆرە ئەومانەیە بەداخەوەی کە بە ئاوی قورسکرا دوێنێ خۆتان بینیتە هەڵمەتێکمان کرد بۆ لە نابرنیوان ئەوەی کە بە ئاوی پاک هەیرێت سەرچاوەکانیان لە شەمعەکانە دوو جۆر شەمع هەیە بۆ هاوڵاتیان بۆی ڕوونکردنەوە بۆن بۆ هاوڵاتیانی بڕێت شەمعەمان هەیە مە شەمعی میری کۆمەڵی دانیشتوانمان هەیە لە شاری سلێمانی کۆمەڵی ستیمان هەیە لە شاری سلێمانە کە ئاوی میریان تا یەک ویسا پێ نەگەیشتووە لە شەمعە میریەکان ئەو کۆمپانیای کە تایبەتمەدە بە خزمەتگوزاری ئەو ستیە یاخود ئەو گەڕەکانە لە شەمعە میریەکانەوە ئاوی بۆ دەڕات ئێمە دڵنیایی تاوامان ناوە و هەم تەندروستی سلێمانیش دڵنیای تاوەتیەوە هەم بەڕێبەراتی ئاوی سلێمانیش دڵنیای تاوەتیە کە ئەو شەمعانە لەژێر کۆنتترۆڵی بەڕێبەراتی تەندروستی سلێمانی چکە پشکنینیان بۆ کراوە ئەوەی کە دەرنەچووە لە پشکنین هەتا گوێستا ئەو شەمعانن کە مۆڵەتیان نییە کە نافەرمین کەینی هاوڵاتیانە باش ئەمانە ئێمە گرفتمان بۆ دروزونە سەررجەمیانمان داخستووە زۆر جار لەوانەیە مەسەرم سەرچاو ئەوانەیە بە تەنیا بۆ ئاوی ماڵان یاخود ڕێستۆرانت و شوێنەکان و یاخود گەڕەکان بەکارنێنێ زۆر جار ئێمە بێ ئەوەشمان لێ تێک نەچێت ئەم ئەوانە زۆر جار بۆ پیشەسازی بەکارێن وەکو کارگەی بلۆ کارگەی کۆنکرێتەکانمان هەیە کارگەی ئاسنتوانەکانمان هەیە کارگەی شیشمان هەیە ئەمە جار پێویستیان بە ئاوە لەو شەمانەوەیە بۆیە تەصنیفمان کردووە بۆ لە مۆدووە ئەوانەی کە شیاونێ بە خواردن ڕێکارێکی تونمان کردووە بەس خاوەن شەمعەکە بانگەکرێم بەڵێ نامەیەکی یاسایی پێ بڕەکرێتەوە هەموو خاوەن شەمعەیەک چەند تەنکەر لای ئیشەکات تەرقیمەکرێت لە قایمقامێتەوە لۆگۆی بەکارهێنانی ئاو بۆ خواردنەوەی پێوە ئەبێ پێوە بێت و پشگیری ئەو لایەنایان ئەو کۆمپانیایان ئەو کارگەیە بێنێت کە کارگە مەبەسم نە کارگەی خواردن کارگەکانی بلۆک و کۆنکرێت و ئەوانە مەبەسمە کە ئەم ئاوە بۆ خواردنەوە بەکارنایێنێ ئەبێ ئەو کارگەی پشگیری کات لە ڕۆژای پێویستی بە چەند ئاوە بۆی ئێمە هەرچەنە ئەمە ئیتر بۆ لە مۆدووەمان هەمویان لەژێر چاودێری لیژنەکان ئەوێت و لیژنێکی تایبەتمەند پێگەێنراوە لیژنەی شەمعەکانی ئەو هەر لە دەستپێکی پێش دروستبوونی پەتاکە هەموو ساڵێک و لیژنێمان هەیە و لە ئێسادا دەست بەکار بۆ لە یەکی شەشەوە دەست بەکار بۆ پشکنین و سامپڵ لە سەررجەم شەمعاوەکان وەرگیراوە بە نوێنەراتی بەڕێوەراتی تەندروستی سلێمانی کاکرەکان ئەم پرسیاری خەڵکەکە ئاراسە دەکەم بە دەرلەوەی کە لە خۆشم هەبە پرسیارێکی گرنگی دەزانم کە ئەم وێنەی ئەم شەمعانە بڵاو بۆ لە سۆشیال میدیایە زۆر پیس بوون بۆچی پێشتر قایمقامێتی سلێمانی هەوڵی نەداوە بۆ پشکنینی ئەم شەمعانە ئێمە وەکو ئەرزم کردی پشکنین بەڕێوەراتی تەندروستی خۆپاراستنی تەندروستیەکان یعنی ئێمە هیچ جۆرە پشکنینێکمان نییە وەکو بڵێ مختبرێکمان نییە بەڵام ئێمە بە دوواداچوونی وردەکەین لەسەر ڕاستپاردەی بەڕێزیان کە سەمپڵی لە هەمووی وەرگرتووە هەر ئەو دقەی کە لە نەتیجەی سەمپڵەکان دەرچوون کە شیاونین دەستبەجێ نەمان هێژیا لە کەمترین ماوەیە هەمیمان داخست و ئەو بەعلانیشمان کرد و ڕاگەیان کارە بەڕێزەکانیشمان لەگەڵا بوو کەواتە پشکنین بۆ کوالیتی ئاوەکە بەڕێبەراتی تەندروستی سلێمانی ئەیکان نەک قایمقامێتی سلێمانی بەڕێزیان کە پشکنینەکان بۆ دەرچوو سەمپڵیان وەرگرت بوو لە سەررجەم شەمع ئاوەکان دەست بەجێ مێژراتەکانمان کرد بە داخستنی شوێنەکە بۆ نەشمان کردەوە ناشیکەینەوە ئەگەر هاتوو ئەو شەمعاوانەی کە بە تەنها بۆ پیشەسازی بەکارێنەوەکو ئاماژەم پێکرد بۆ معمەلی بلۆک بۆ کارگەی کۆنکرێتەکان بۆ ئەمانە بەکاریان بێنن ئەمانەی کە شیاونین بۆ خواردن ئێمە کێشەمان زۆر جار بۆ زراعەت بەکارن ئای پاکە بۆ زراعەت بەکارێن هەر کێشەمان نییە بەڵام ئەبێمە سەر ئەو براجوتیارە یان ئەو کەسە پشگیری لە پشگیرێک بێنە بۆ قایمقامێت بڵێ ئەم شەمعایی من بە تەنها بۆ ئەو بەکارێنەوە و ئەو ڕێکارانە ئیجراعەتی ئیدارەکانی ئەوە ئێمەیەکی ئەبێ جۆری ئەو بەهەمەی کە بەرهەمی هێنێ نووسرا بێت لە نووسراوەکان بۆ معاملێکی کۆنکرێتە پێویستی بە ئاو هەیە بە دڵنیاییەوە ئەگەر ئایەک بەکاربێنێت بۆ پیشەسازی بەکارێنێت بۆ ئینتاژ بەکارێنێمە کێشەمان نییە بەڵام ئەو ئاوە بۆ خواردنەوە نابێتەوە نابێت بۆ ئەو شانە بەکاری بێنێت کە شتی بەروبوومی خۆراکین باش ڕێکان دوا پرسیارم لەسەر ئەو عربانانەی کە خواردن یاخود فاسفود ئەفرۆشن
لە شوێنێکی دوکانێکی دیاریکراویان نییە بەڵێ چەند مووقعێکیش هەیە کە حەز داکەم لە ئێستا داناویان بێنم بە شێوەیەکی تەندروست بەرهەم نایێنن بە دیاریکراوی لەسەر ماتۆڕە سێتاییەکان و دەفرۆشێن ئێوە ڕێکاری تونند بۆ ئەمانە دەگرنە بەر چۆن دەتوان بە دوواداچوون یان بۆکە چونکە شوێنی دیاریکراویان جێگۆڕکەی بۆ بەڵێ ئێمە ڕۆژانە ئەمانە دەزگیرەکرین تیاتی بڵێ بە تەنها ئەوە نێزگەرێرانی بەکارێنێ گۆشتی خراپبوو بەکارێنێ هەموو شتانە بەکارێن بۆیە ئەبێ ئەمە ئەرکی سەرەکی سەرشانی هەمومانە هەر هەم قایم قامێت هەم ڕاگەیانکارە بە ڕێزەکان هەرم کەناڵە هەموو کەناڵە خۆشەویستەکانی کە بەوەی کە خەڵق لەوە زیاتر وشار بێت کە خواردنی سەر عەرەبانە بە هەموو شێوەیەک تەندروست نییە چجایەوەی کە پەتە ئەم پەتایە هەبێت چجاوی کە ئەم پەتایە ئەی فاست فودەکان قەدەغا کرێ لە ئێستا وەکو چییە فەرمووی خواردنە خێراکان لە نێو مەطعمەکان لە نێو دوکانە بچووکەکان کە دروست دەکرێت نەخێر ئەوانە بەڵام لە دەژێت سەرپەرشتی ئەم و لیژەکانی تەندروستیان کاگڕەکان وڵای بە پرسیاریشی لێ بکەم سە بەشێک لە وڵاتیان بە هەموو جۆرێک سەوزیان لە ناوماڵەکانیانە بەکار ناهێنن پێویستە بەکاری نێنن یاخود ئەو بەکاربێنن کە ئێمە وەکو پێم وتی هەنگا یەکەمان ئەبێ سەرچاوی ئەم سەوزانە بزانی ئای پاک بەکارێنێن ئای پاک بەکارێن بۆ یەکلاکردنەوەی ئەم مۆزوعە سەمپڵمان لە سەررجەم سەوزەکان وەرگرتەوەی کە لەناو علوی سلەیمانیە خۆ زانین منبعی سەرەکی علوی سلەیمانی لێو تۆزیاگر بەستەوەین ئەگەر هاتوو دەرچوو لە فەحسەکانە نزیک پشکنیەکان پێمان ئەڵێ لە دوای ئەوە بڕارەین ئایا سەوزە لە هەموو بازارە قەدەغە بکەین یاخود بۆ ماڵەکە ئێستا بەس بۆ شوێنە گشتەکان هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم ئەگەر لەم سەمپڵانە هیچی دەرنەچوو لە فاسا لە فاسی بەکتۆرۆلۆژیا دەرنەچوو بە دڵنیاییەوە سەوزە لە سەرانسەری شاری سلەیمانیە بە تایبەتی لەناو عەلی سلەیمانیە قەدەغاکرێت بەڵام چاوەڕی نەتیجەی فەحسەکاگەین بزانین ئەم فاسانە شیاوە بە خواردنیان نەشیاوە بەڕێز ڕاکان جەمال کە بەڕێزیان سەرۆکی لیژنە هاوبەشەکانی ڕێکان جەمال کە بەڕێزیان سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قامقامێتی سلێمانی بوون ماندوونەوی سپاس بۆ ئامادە بوون سەرچاوان دیارە بابەتێکی دیکەشمە بێت کە من ئەمڕۆ تیشکی خەمە سەر ئەویش پرسی تایبەت نەوت و غازی هەرێمی کوردستانە بە دیاریکراوی پرسی نەوت کە لێستا دادگای فیدراڵی بڕیاری داوە کە پرس و کەیسی نەوتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە بەغدا و کۆمپانیایەک لە هەرێمی کوردستاندا دروست بکرێت کە لەژێر چاودێری حکومەتی ناوەندا ئەرکی فرۆشتن و بەرهەمهێنان و کۆی پرسە دیاریکراوەکانی بە پرسی نەوتە بگەڕێتەوە ئەو کۆمپانیای کە لەژێر چاودێری ناوەندا بێت لەسەر ئەم بابەتە ئەم پرسە تاکەی دەمێنێت و حکومەتی هەرێم دەتوانێت چی بکات میوانێکم دەبێت ڕاستەوخۆ گفتوگوی زیاتر یاخۆ زانیاری زیاتر لەوە وەردەگرم بەڕێز کەریم مەلاشکور کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق و ڕاستەوخۆ لە خورماتۆ بە ڕێگەی سکایپ میوانی من دەبێت کاکەریم سپاس بۆ ئامادەبوونت دەشێت لەم بابەتەیە کە دادگای فیدراڵی بڕیارێکی لەم جۆری دەرکردووە دوا هەڵوێست چی دەبێت ئەم بڕیارە تاکەی دەمێنێتەوە لە کاتێکا کە وەزیری نەوتی یاخود وەزیری وزەی عێراق باسی لەوە کردووە هەڵوێستی تونتوریان دەبێت و هەوڵ دەدەن کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان لە داهاتوودا کۆنتڕۆڵ بکەن لایندەیەکی نزیکە دەمەوێت سەرنجی جنابەت لەسەر ئەم بابەتە بزانم بەڵێ طبعا من ناوم مەلا کەریم شکورە نەکەریم مەلاشکور سەبارەت بە بڕیارەکانی محکمەی ئیتیحادی عادەتەن لە سیستەمی فیدرالیە لە نێوان هەرێمەکان و لە نێوان دەوڵەتی ئیتیحادی مرکزیە جۆرێک لە کێشە دروستە بێ و دەستور ئەوانە یەکلا کاتەوە ئەوانە لە دەستورە یەکلا کراوەتەوە و دادگای فیدرالی بڵێن لە هەر وڵاتێکە دادگای دەستوری ئەو دادگا باڵایەیە کە ئەو کێشانە یەکلا کاتەوە یا اختصاسەکەی ئەوە یا حەکەمی نێوان هەرێمەکانە لەگەڵ دەوڵەتە ئیتیحادی مرکزێکە لەلای ئێمە لە عێراقا نظامەکەی ئێمە جیاوازە لە هیچ شوێنە ناچێت چونکە هەرێمی کوردستان تەنها یەک بڵێن ئەقلیمی هەیە تەنها یەک هەرێمی هەرێمی کوردستانە ئەمە جیاوازە لە هیچ وڵاتێکە شتیوانە بەڵام لە دەستوری عێراقا ئەوانە هەموو یەکلا کراوەتەوە و هەندێک مادەی دەستوری هەیە پێویستەکە قانونی پێدەچێت لەوانە مادەی 111 و 112 دەستوری عێراقی کە تایبەتە بە نەوت و غاز ئەوە قانونی تێ دەرنەچووە بۆیە ئەوە هەلە سەرەتاوە لە ساڵی 2005 کە دەستوری عێراقی ڕاپرسی لەسەر کراوە و لەو کاتەوە تا ئێستا یاسا دەردەچووە بێ یاسایەک دەرچوایە بە ڕێخستنەوەی مادەی 112 بۆ ئەو کێشانە ڕوونا لە نێوان ئێمە کە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان دەوڵەتە ئیتیحادی مرکزیەکە بەڵام بڕیارەکانی دادگای فیدرالی بڕیاری ملزەمن و بڕیارن ئەو بڕیارانن کە جێگەی تانە لێدان و ئەوانە نییە ناکرێت تانەی لێ بدرێ بۆیە ئەبینین ئەو کێشەی کە لە نێوان ئێمە هەرێمی کوردستان و لە نێوان
دەوڵەتی اتحادی فیدرالیە هەیە لەسەر ئەو مادەیە تایسە یەکلا نەبووتەوە و بەوە یەکلا بێتەوە لە ڕاستیە ئەبێ قانونی نەوتوغازی هەرێمی کوردستان دەرچێت ئەو قانونە تایسە دەرنەچووە وە شتێکی شەیە لە بڵێن قانونی دەستوریە پێڵ امتناعی دەستوری یعنیەوەی کە قانون دەرەکە مشرعی قانونی امتناعەکە لەوەی کە قانون دەرکا بۆ ئەو مادەیە ئیتر سەبەبەکەی هەرچی بێەوە تا ئەو مادەی 112 قانونی بۆ دەرنەچووە بۆیە ئەوەی کێشەکانی ئێمەیە لەگەڵ بڵێن دەوڵەتی اتحادی فیدرالیە بەڵام لەگەڵەوەش ئێمە ئەو بڕیارانە سەبارەت بە ئێمە جۆرە بڕیارێکن قابلی تانە لێدان نییە بۆیە ئێمە ئەبێ بە دانوستان نەک بە هەڵوێستی تون مامەڵی لەگەڵا بکەین ئەبێ بە دانوستان و ئەبێ ئێمە لیژنەمان هەبێ و ئەبێ وەفتمان هەبێ بچێتە بەغا لەگەڵ شڵژاوی کە لە عێراقدا هەیە دانوستانەکان سەرکەوتووە بن بۆم پرسە دانوستانەکان هەر لە سەرتاوە ئێمە ئەبێ ئەو دانوستانانە بکرایە و ئەبێ هەرێمی کوردستان داوای ئەوەی بکردایە کە قانونی نەوتوغازی فیدرالی دەربکرێ بۆ ئێمە توش ئەو کێشانە نەبین ئێستش ئەکرێت دانوستان بۆ ئەوەی ئەو بڕیارانەوە تا ڕۆژ دوای ڕۆژە بینین ئەو بڕیارانە توونەکەنەوە ئەوە تا وەکو ئاماژەتان پێکرد وەزیری وزەی عێراقی یا کۆمپانیایی نیشتمانی نەوتی عێراقی ئەیانەوێ هەنگاو بە هەنگاو بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی جێبەجێ بکەن کە ئەوە بارەکە لەسەر ئێمە قورسترەکە و چەند ڕۆژێک پێش ئێستا کۆمپانیای نیشتمانی نەوتی عێراقی ئەڵێ ئێمە ئەو دەوڵەتانەی کە گرێبەستیان هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە داوایان لەکەین گرێبەستەکانیان ڕابگرن لە ماوەی 3 مانگاوە داواکەین هیچ دەوڵەتی تر گرێبەست لەگەڵ هەرێمی کوردستانانەکە واتوانن هەنگاوی تریش بنن ئەمانە جۆرێک لە هەمووی سەرچاوە لە بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی ئەگرێ و هەمووی پشت بە بڕیارەکانی محکەمەی ئیتیحادیە بەستێت بۆی ئەمە کۆمەڵێک شتن ئێمە یاواش بەرەوە باکە زەرری لێ بکەین. بەڕێز مەلاکەریم یعنی دەزانین کە دادگای فیدرالی بڕیارێکی دەرکرد جنابی شل لە ئەنجومەنی نوێنەرانی ڕەنگە لە هەر کەسێکی دیکە ئێوە شارەزایی زیاترتان لەم پرسەیە هەبێت دادگای فیدرالی کە بڕیارێک دەردەکات بە دانوستاندن ئەگەری پاشگەزبوونەوە لە بڕیارێکی لەم جۆرە هەیە؟ من جگەلەوەی لە ڕووی دەستوری و قانونیەوە هیچ دەرفەتی ئەوەی تیانە مەجای ئەوەی تیانە ئەو بڕیارانە و قابلی جێبەجێکردنە بەڵام لە ڕووی سیاسیەوە وەزی عێراق زۆر جار عێراق پابند نەبووە بە بڵێن موادی دەستوری و قانونیەوە وەکو ئەوەی کە هەیە تەنها ئەو مەجالە هەیە بەڵام مەگەر لە ڕووی دەستوری و قانونی وەسەیری بکەین بڕیارەکانی دادگای فیدرالی بڕیارێکە نەک مەجای دانوستان قابلی تانە لێدانیش نییە و بەرزترین بڵێن دادگای دەستوریە لە وڵاتەوە و بڕیار شتەکان یەکلا کاتەوە و حەکەمە لە نێوان هەرێمەکان و لە نێوان دەوڵەتە ئیتیحادیە فیدرالیەکە بۆیە لە ڕووی دەستوری و لە ڕووی قانونیەوە قابلی گفتوگۆ نییە. باش بەڕێز مەلاکەریم شکر دێمۆلات لەسەر ئەم بابەتە گفتوگۆکانمان درێژە پێ دەدەین بەڵام لێستادا ڕاستەوخۆ سەرپەرشتیاری تەندروستی ئیداری گەرمیان ڕاستخۆ کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هەیە کۆنفرانسەکە دەگوازینەوە دەگرێنەوە سەر گفتوگۆ بابەتەکەمان. فەرمانگەکانی ئاو پۆلیس و ئاسایش و شارەوانەکان و جگەلەوە ئەوەی بەرەوبەرایەتی پشتی تەندروستی گەرمیان لەگەڵ ژینگە یەکەی دارەکان دەسڵاتیان ئەبێ بۆ پێکێنانی لیژنەی دیکە و دەسڵاتیان ئەبێ بۆ جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستەکان و پشکنینی زیاتر ئەکەن بۆ شوێنانەی کە گومانی ئەوەیان لێ ئەکەن کە ڕەنگە بۆ نمونە لە هەندێک شوێنە سەوزەی کرابێت بە ئاوی قورس یا ئاوی پیس و لیژنە هاوبەشەکانی قایمقامێت سەر ڕایکارەکانی خۆیان ئەم ئەرکە لە ئەستۆەگرن. فەرمانگەکانی ئاو دیسان کاری پێویست ئەنجام بدەن بۆ ئەو شوێنانەی کە گومانی لێ ئەکرێت ئاوەکە وەک پێویست نەبێ و پشکنینی زیاتر ئەکەن بۆ دڵنیابوون لە ئاوی پاکش بۆی بگاتە هاوڵاتیان. لە هەمان کاتە ئێمە داوا لە هاوڵاتیانەکەین کە هاوکارمان بن بۆ ئەوەی ڕێکارە تەندروستەکان بە باشی جێبەجێ بکرێ لەبەر ئەوەی ئەمە پەیوەندی بە بەرژەوەندی گشتی و سەلامەتی هەموو لایەکەوە هەیە و داوا لە کەناڵەکانی ڕاگەیان شتەکان دیسان هاوکارمان بن چۆن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هاوکار بوون و توانی مانزاڵ بین بەسەر ئەو پەتایە.
ئاوی دەوروبەر تایبەتە بە ئاوی قەزاکان و لە هەمان کاتە تایبەتە بە ئاوی گوندەکانیش ئاوی دەوروبەر بە هەماهەنگی لەگەڵ کارمەندانی تەندروستی واتە بەرەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان کاری هاوبەشەکەن بۆ ئەوەی لە ئاوی گوندەکان دڵنیا بنەوە و ڕێکاری زانستی و تەندروستی لەو بارەوە گرنەبەر ڕەنگە کاک دکتۆر سیروان خۆی ڕوونکردنەوەی زیاتر بێت لە ڕووی زانستی و علمیەوە بۆ ئەوەی لەسەر ڕێکارە تەندروستیەکان چی شێوازێک ڕێکاری تر هەیە بگرینە بەر و بە پێی ڕۆژ ئێمە ڕوبەڕووبنەوەی ئەو پەتایە واکەینە بە باشی ڕوبەڕووی بینەوە بۆ نەتوانین ینی ئەو هاوڵاتیانەی کە دڵنیا ببنەوە کە دوور بن لەم پەتایە و زاڵ بین بەسەر ئەم نەخۆشیە بەڵام بە هاوکاری و هەمانگی هەمولایەک و زۆر سپاس. سپاس بۆ هەموو لایەک ئەمڕۆ دیارەوەی کە بینیدان کۆنفرانسی ڕۆژنامەوانی سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان بوو لەسەر پرسی کۆلێرا و باسییان لەوە کرد کە ئەو سەرچاوە ئاویانی کە بە ئاوی قوڕس ناو دەبرێت بۆ بەرەبێنانی سەوزۆمیەوە ئەوان هەموو ڕێکارێکی تونند بەڕوبەڕبوونەوەی دەگرن بۆ سەلامەتی هاوڵاتیان گفتوگۆکانم لەگەڵ بەڕێز مەلا کەریم شکور درێژە پێدەدەم کابڕێزیانە دامێن جومەی نوێنەرانی عراقن لەسەر پرسی داهاتووی نەوت و غاز. بەڕێز مەلا کەریم شکور لەسەر ئەم بابەتە دەمەوێت درێژە بم بەو بابەتە دەزانین کە هاوسەنگی هێز لە هاوسەنگی هێز مەبەستم کورد تەواوی پێکاتە کوردیەکانە حیزبە جیاوازەکانە بە هەر ڕەنگەکانەوە توانراوە دانوستان بکەن بۆ ئەم هاوسەنگی هێزە لەسەر پرسی نەوت لە بەغدایە دانوستانی هێزە کوردیەکان ئەنجام دراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی یاخود بۆ یەک بڕیاری و کۆندەنگی کورد لەسەر ئەم بابەتە؟ من نەمزانیەوە تا ئێستا ئەو کۆبنەوانە بکرێت جگەلەوەی حکوومەتی هەرێمی کوردستان وازانم بەیاننامەیەکی دەرکرد سەبارەت بەو مۆزوعە سەبارەت بەوەی هەموو هێز و لایەنە سیاسیەکان پێکەوە دانیشتبێتن و لەسەر ئەم بابەتە کە بابەتێکی زۆر گرنگە و بەڕێی من ئەم بابەتە پەیوەندی بە داهاتووی هەرێمەکەی ئێمە و بە چارەنووسی خەڵکەکەەوە هەیە. بەڵێ دەرە سکایپەکەی مەلا کەریم کێشەیەکی تایە تا هاوکاران ئەمە کێشەیە چارەسەر دەکەن و دووبارەوەری دەگرنەوە بیتان دەخەمەوە کە بابەتەکە تایبەتە بە پرسی نەوت و غاز. بەڵێ کاک مەلا کەریم گفتوگۆکانت بەردەوام کە دیارە کێشەیەکی بچووکە بوو. مەوەیە تا ئێستا جگەلەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەیاننامەیەکی دەکرد سەبارەت بەو بابەتە حیزب و لایەنە سیاسیەکان هەموو کۆک بن لەسەرەوە یا کۆبنەوەیان کردبێ من نەمبیستووە کۆبنەوەیەک لەو شێوەیە بکرێت تەنها حکوومەتی هەرێمی کوردستان بەیاننامەیەکی سەبارەت بە بڕیارەکانی محکمەی ئیتیحادی دەرکردووە. دەنگۆیەک هەیە لە ئێستادا کە پارتی دموکراتی کوردستان ڕازی بۆ بەوەی کە پرسی یاسای نەوت بچێتەوە ناوەند وەکو ئەو بڕیاری کە دادگاداوێتی بەڵام مەرجی ئەوە بووە کە دادگای فیدراڵی بڕیارەکانی ڕابگرێت لە دژی هەرێمی کوردستان بەتایبەتی لەسەر پرسینەوت تاکو دانوستاندن لەگەڵ بەغدا دەکەن. دادگای فیدراڵی دەچێتە ژێرباری ئەم مەرجەوە و ئێوە تا چەند ئەمەش من لە ڕاستیە ئەوەم لە ڕاگەیاندنەکان بیستووە و خوێندومەتەوە بەڵام لە ڕاستیە من ناڵێم ئێمە هەرچی هەیە ڕادستی حکوومەتی فیدرالی بکەین بەڵام ئێماڵێن هەوڵ بدەین قانونی نەوت و غاز دەربکرێت تەشریع بکرێت و مەجنیە بە پێی مادەی 112 دەستوری عێراقی هەمووی بگەڕێتەوە بۆ حکوومەتە ئیتیحادیە فیدرالیەکە و هەمووی لەژێر دەستی ئەوانە بێ و ئەوان تەسەڕف بە هەموو نەوت و غاز و داهاتی بڵێن دەوڵەتی ئیتیحادی و هەرێمەکانشەوە بکەن. من پێم وایە دەستوری جوان ناڵێ بەڵام هەتا ئەو قانونە دەرنەچێکە ئێمە قسەی لەسەرەکەین دیار نییە کە ئێمە وەکو کورد پشکمان چییە و ئێمە چۆن نتوانین مامەڵە بکەین و دەوڵەتی ئیتیحادی فیدرالی چۆن مامەڵە لەگەڵ ئێماکە بۆیە لە گشت حاڵەتێکا بێ بگەڕێنەوە بۆ هەوڵ بدەین ئەو یاسایە دەرچێ بۆ ئێمە لەم دۆخە ناجێگیرەی کە لەسەر نەوت و غاز هەمانە لەگەڵ دەوڵەتی ئیتیحادی فیدرالی کە بەغایە
یەکلات بێتەوە. باش هەڵەکانی کورد چی بووە لە ماوەی ئەم چەند ساڵدا لە فرۆشتنی نەوت و هەروەها لەوەی کە ڕەچاوی بڕیارێکی لەم جۆرەیان دەکردو لەلایەن دادگای فیدراالیەوە بدرێت؟ هەڵی ئێمە ئەوەیە لە ڕاستیە حەق بوو ئێمە هەر لە سەرتاوە کە لە دوای پرۆسی ئازادی عێراق و لە دوای ساڵی 2023ەوە ئێمە بۆ خۆمان دەستورێکمان دابنایەوە ڕاپرسیمان لەسەر بکردایە و هەر لە سیستەمی فیدراالی وایە هەر هەرێمێک ئەبێ سڵتەی تەشریعی و تەنفیزی و قەزایی هەبێ و ئەبێ دستوری هەبێ و ئەو کاتەش ئەبێ محکەمەی دستوری هەبێ. ئەو کاتە ئێمە توش ئەو هەڵانە نەبووین یا توش ئەم حاڵەتە نەبووین کە ئێستا تووشی بووینە. ئەگەر ئەوەمان بکردایە ئەگەر دستورێکمان هەبوایەوە دستورەکەش ئەبێ محکەمەی فیدراالی ناومان هەرچی بنایە محکەمەیەکی باڵای دەستوریمان هەبوو و ئەوەش لە ژێر چەتری محکەمەی لە ژێر چەتری دەستوری عێراقیە کە لە هەرێمەکانە ئەبێ ئەو دەستورەی کە دەرچێ ڕێک بێتەوە لەگەڵ دەستوری دەوڵەتە فیدراالەکە، یعنی ئەبێ بڵێن تەناقضی نەبێ لەگەڵ دەستوری دەوڵەتە فیدراالەکە. ئەو کاتە ئێمە تووشی کێشە نەبووین. باشە دیارە ئەم پرسە بابەتی زۆر بە دوای خۆیدا دەهێنێت و یەکێک لەو بابەتانی کە باسی لێوە دەکرا کە ئەو کۆمپانیانی لە هەرێمی کوردستاندا نەوت دەردەهێنن کە ئەمەش بەیەکێک لە هەڵەکاندا دەنرێت کە حکومەتی هەرێم کردوێتی بەشێک لە کۆمپانیاکان ڕاستە جیهانین، بەڵام لە ڕووی دەستپاکیەوە دیارە ئەمە قسەی من نییە، ئەمە و کوڕخنێک شارەزایانی ئابووری چەند جارێک هەر لەم بەرنامەی خۆما باسییان لێوە کردووە کە بەشێک لە کۆمپانیاکان کە لە هەرێمی کوردستاندا نەوت بەرهەمێنن تێوەگلاون لە دادگاکانی جیهاندا بە گەندەڵی دەبێت تێبینیەکانی جەنابتان لەسەر کۆی کۆمپانیاکانی هەرێمی کوردستان بزانم هەڵەیە کراوە لەم بابەتە لە هەڵبژاردننی ئەو کۆمپانیانی کە لە بواری نەوت و غازدا کارەکەن. من لە ڕاستیە شارەزاییەکم نییە لەسەر ئەو کۆمپانیانە و ئەمە اختصاصی من نییە و شارەزاییەکم لەوە نییە، بەڵام ئەوەنەی هەیە دەوڵەتان و بەتایبەتی دەوڵەتان و زۆر لە کۆمپانیەکانیش دێن تعامل لەگەڵ دەوڵەتە مرکزیەکە دەوڵەتە ئیتیحادیەکە کە نەک لەگەڵ هەرێمەکانە بۆیە هەر کاتێک دەوڵەتی ئیتیحادی فیدراالی بێوێ مامەڵە لەگەڵ کۆمپانیایەکە نەکات ئەتوانێ وای لێ بکە لەگەڵ هەرێمەکانیشان مامەڵە نەکاوە ئەتوانێت ئەو فشارە بخاتە سەر کۆمپانیەکان، بەڵام سەبارەت بە بڵێن ڕەسانەتی کۆمپانیەکان یا چۆنێتی ئایا گەندەڵیان لەسەر هەیە یا لەسەر نییە من معلوماتی کێوتۆم نییە. باشە بەڕێز مەلا کەریم شکور دەبێت دوا پرسیارم بەوە بێت گەر ئەم یاسایە جێبەجێ کرا پرسی نەوت و غازیش کە یەکێکە وابەستن بێکەوە، بەڵام لێسادا پرسەکە زیاتر لەسەر نەوتە گەر جێبەجێ کرا زیانەکانی بۆ هەرێمی کوردستان چی دەبێت؟ پێویستە هەرێمی کوردستان چۆن قەرەبووی ئەم بابەتە بکاتەوە لەگەڵ بەغدایە؟ ئەگەرەوە یاسایانەی کە لە دادگای فیدراالیەوە دەرچوون لە ڕاستیە یاساکە ئەڵێ لە ڕۆژی گرێبەستەکانەوە ینی ئەمە لە قانوناڵێن ئەسەری ڕەجعیە یان ئەگەڕێتەوە بۆ دواوە لە ڕۆژی گرێبەستەکانەوە کە گرێبەستەکان هەڵەوە شێنێتەوە و قانونی یا یاسایی نەوت و غازی هەرێمی کوردستان بەنا دەستوری ئەزانێ بەڕاستی ئەو کاتە ئێمە ئەو نەوتانەی فرۆشتومانە هەمووی بەنا دەستوریە و باری هەرێمی کوردستان قورسە بێ لە ڕووی مادی و ئەوانەوە و محکەمەی فیدراالی ئەتوانێت یواش ئەو بڕیارانەی کە دەری کردووە و جێبەجێ بکرێت هەنگاو بە هەنگاو وا لە هەرێمی کوردستان کە قەرزارێکی زۆری بکات. بەڕێز مەلا کەریم شکور کە بەڕێزیانە دامی ئەنجومەی نوێنەرانی عێراق بوون ڕاستەوخۆ لە خوورماتەوە بە ڕێگەی سکایپ میوانی من بوون ماندوو نەبی دووبارە سپاس بۆ ئامادەبوونت.